سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان گفتوگۆ بێ لەبارەی ناکۆکیەکانی هەرێمی کوردستان و عێراق لە سەرپرسی دەستور و لەسەر پرۆژە یاسای بودجە و جێبەجێ نەکردنی ئەم پرۆژە یاسایە بە میوانداری زۆر بەڕێز کاک دڵشاد نامیق مامۆسای زانکۆ هاوکات سەرۆکی ناوەندی چاوی کورد بۆ لێکۆڵینەوەی سیاسی. مامۆستا دڵشاد بەخێر بیت و خۆشحاڵین. زۆر سپاس. مامۆساوەی کە ئێمە بەرێکەوێن، یعنی مشتومڕەکان زۆر چڕ بوونەتەوە و دوای قۆناغێکی درێژ لە پێکێنانی حکوومەتی عێراقی و قسەکردن لەسەر چۆنێتی داڕشتنی بودجەیەکی 3 ساڵی و هاتنی وەفدەکان و ڕۆیشتنی وەفدەکان و دانوستانێکی زۆر و دانیشتنی پەرلەمان و لە کۆتاییە دەرچوونی پرۆژەیەک بە ناوی پرۆژەی بودجەی عێراقەوە کە وا بڕیارە ساڵان بۆ ماوەی 3 ساڵم بودجەیە بەردەوام بێت و هەوڵ بدرێت دۆخی دارایی عێراق بەرەو باشتر ببرێت. بەڵام ئەوەی کە لەناو دنیای ئەم سیاسەتایی بینین کە هەرێمی کوردستان بە جۆر لە جۆرەکان هەوڵە درێ بخرێتە دەرەوەی ئەم بودجەیە و جۆرێ لە جۆرەکان گەمارۆ لەسەر خەڵکی کوردستان دانراوە، چ لەسەر موچەخۆرەکانی، چ لە ناردنی بودجەکەی، چ لەوەی کە زۆر جار حکوومەتی عێراقی و نەزعەیەکی شۆڤێنی لەناو حکوومەتی عێراقیە هەوڵەیات کە هەرێمی کوردستان نەکەر مامەڵی پارێزگای بکە، کەمتر لە پارێزگایەکیش بکە. خوێنەوە جەنابەت بۆ ئەوەی کە سەرباری بڕگە یاساییەکانی ناو بودجە بۆ جۆرش کە کورد هەندی ئیشکالی هەبوو لەسەری، هەندی قسەی هەبوو لەسەری، تێبینی هەبوو لەسەری، بەڵام لە کۆتاییە جۆرێک لە ڕەزامەندی هەبوو بۆ ئەم بودجەیە. بەو دۆخەشەوە ئەم بودجەیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە و هەوڵ نادرێت کە هەرێمی کوردستان هاوبەشی پێ بکرێت لە پرسی بودجەی عێراق. بەڵێ، سڵاوتان لێبێ و سڵاو لە بینەرانی ئێوە. دیارە بابەتی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق بابەتێکی پاشخانی هەیە کە پەیوەندی هەیە بە دوای 2003 و دوای ڕۆخانی سەدام و دروستبوونی عێراقی نوێ و ئەو وەسیقەیەی کە هەرێمی کوردستانی لکاندوێتەوە بە عێراقەوە و ئێمە زانین تا 2003 ینی لە ڕووی داراییەوە و لە ڕووی کارگەڕیشەوە هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی بە عێراقەوە نەبووە هەتا 2003. لە 2003 جارێکی تر لە ڕووی کارگەڕی و لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستان ئەکرێتە بەشێک لە سیستەمی دارایی و سیستەمی کارگەڕی عێراق وەک دانپێنانێک لە دەستور بۆ کیانی سیاسی هەرێمی کوردستان و هەروەها دانانی پشکێک لە بودجەی گشتی عێراق لە دوای 2005ەوە بۆ هەرێمی کوردستان بە پێی تەخمینێکە کراوە کە بە حکمی ئەوەی کە هیچ سەرژمێریەک نەبوو بە پێی تەخمینێک مەسەلەن بودجەیەک بۆ هەرێمی کوردستان دانراوە کە ئەم ڕێژەیە هەتا ساڵی 2013 و 12 هاتووەتە هەرێمی کوردستان کەم تا زۆر بە پێی لێبڕینە سیادیەکان و ئەوانە. واتە ئێمە لەم ماوەیەی ڕابردووە لە ماوەی 2005 تا 2013 جۆرێک لە تێکەڵکردنەوەی سیستەمی داراییمان هەیە لە نێوان هەرێمی کوردستان و نێوان عێراق، بەڵام لە دوای 2013 بەدواوە دوای بڕینی بودجە و موچەی هەرێمی کوردستان بودجەوە لە ناویشیان موچەی هەرێمی کوردستان جارێکی تر دابڕانێک لە سیستەمی دارایی و سیستەمی کارگەڕی لە هەرێمی کوردستان و عێراقایەتەکایەوە کە پەیوەندی لە بەخەرجی و شێوازی سەرفکردن لە هەرێمی کوردستان لەگەڵ سەرفیات و خەرجی بودجە عێراقیە نامێنێ و تەنها وەکو سولفەیەک لە مدەتێکا مەسەلەن بڕەپارەیەک دێتە هەرێمی کوردستان کە ئەمەش وەک سولفەیەک کە دێت جۆرێک لە شێوازی خەرجکردن و بە دواداچوونی هەم لەلایەن چاودێری دارایی عێراق و لەلایەن دامودەستگای فیدراڵی لە عێراق بۆ ئەم 200 ملیارە بە شێوازێکە کە بەڵێ بە دواداچوونێکی ئەوەندە وردی نییە کە تەدقیقاتی دارایی و مالی وردی بۆ بکرێ وەک ئەو خەرجەی کە لە عێراق ئاکرێ لە بودجە وەک ئەوەی کە هەرێمی کوردستان لە ناوخۆی ئایکا. بۆیە ئەم دابڕانە هەیە هەتاکو ساڵی 2022. ئێستا ئێمە لە ساڵی 2022 و ئێستا بزات لە مانگی 2023ەوە هەرێمی کوردستان جارێکی تر ئەچێتەوە بێتەوە بە سوودمەند لە بڕیار وایە ببێتەوە بە سوودمەند لە پشکی بودجەیە لە عێراقا پشتێکی هەبێت لە بودجە عێراقاوە بودجەی هەرێمی کوردستان بودجە عێراق بەشی هەرێمی کوردستانیش دەبێت و لە ڕووی مالیەوە جارێکی تر ئێمە پشت بە داهاتی فیدراڵی ببەسینەوە. طبعا ئەم دابڕان و لێکترازان و هاتون و چونەی کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقا هەیە پەیوەندی هەیە بەو شێوازی تەعاملی کە لە عێراق هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان. بەشێک لەم تەعاملکردنی عێراق بۆ هەرێمی کوردستان پەیوەندی هەیە بەوە کە دام و دەستگای فیدراڵی لە هەرێمی کورد لە عێراق نەخەمڵیون دام و دەستگای فیدراڵی ئەساسیەکان کە ئێمەڵین دەوڵەتی فیدراڵی
يعني هبوني فرە مؤسساتی يعني هبوني فرە دەسەڵاتی لە وڵاتە باشترین يعني سادەترین پێناسە بۆ فیدرالیزم ئەوەیە دابەشکردنی ناوەندی بڕیار لە وڵاتەکەیە بە پێی ئەو سیستەمی کە لەسەر ڕێکەوتون کە لە عێراقا فیدرالیزمی جوگرافی مێژووی کە هەیە لە عێراق لە دەستور عێراق سەسپێنراوە واتە زیاتر لە دەسەڵاتێک هەیە کە ئەڵی دەسەڵاتێک ینی ئەم دەسەڵاتە هەموو ماکەکان و هەموو سیماکانی دەسەڵاتی پێوە بێ دەسەڵاتی مالی دەسەڵاتی ئیداری دەسەڵاتی باڵێن سەربازی ناوخۆی و هەروەها تەنانەت لە عێراقا بەپێی دەستوری عێراق بەشێک لە مەسەلەی دیبلۆماسیش دراوە بە هەرێمەکان کەواتە بەڵام ئەم دام و دەستگایانە لە عێراقا وەک مؤسسەی فیدراڵی نەخەمڵیون عێراق کە دروست کراوەتەوە نەیپەرژاوەتە سەر ئەوە یان نەیانویستووە کە مؤسساتی فیدراڵی لە عێراقا بێتەکایەوە بێت گەشە بکە بێتە بوون ئەوانەشی کە دامەزراون گەشیان نەکردو بە عەقڵێتی ناوخۆیی و ناوەندی بە عەقڵێتی مەرکەزی بیرەکەنەوە هەنگاوەنێن بۆ نمونە سیمای هەرە سەرەکی مەسەلەی دادگای فیدراڵیە لە دەوڵەتی فیدراڵیە کە پێویستە دادگای فیدراڵی دادگایەک بێ بەپێی ئەو دەستورە دابمەزرێ کە وڵاتەکە هەیەی و دەستورەکە حکم بە دادگاکە بکە و دادگاکە لە میانەی دەستورەکەیە مؤسسەیەکی یەکلاکەرەوەی ناوبژیوان بێ لە نێوان ئەو دەسەڵاتانەی کە لە هەرێمەکە لە وڵاتەکەی هەیە کە دەسەڵاتی ناوەندی و هەرێمەکان و هەروەها مؤسسەیەکی کە ئەمە لە عێراقا طبعا دادگای فیدراڵی تا ئێستا بە دەستوری عێراقی دانەمەزراوە و ئەو دادگایی کە هەیە بە یاسایەک دامەزراوە کە یاساکە خۆی مخالفەی دەستورە تشکیلەی دادگاکە پێکهاتی دادگاکە مخالفەی ئەو بەندەیە کە لە مادەینەوە 1992 دەستوری عێراقی هەیە کە دادگاکە چۆن دابمەزرێت تەماشاکە خاڵێکی تر مؤسسەیەکی تری گرنگ مؤسسەی تەشریعی دووەمە لە دەوڵەتی فیدراڵیە کە مەسەلەی دامەزراندنی خورفەی دووەمی پەرلەمان یا پەرلەمانی دووەم مەجلیسی دووەمە لە دەستگای تەشریعیەکە لە وڵاتی فیدراڵیە ئەگەر وڵاتێک گوتت فیدراڵی و پەرلەمانەکەی لە دوو مەجلیس پێک نەهات ئەوە مانای وایە ئەمە ئەگەر دوو قاچی هەبێ یەکێکیانی نییە ئەگەر دوو کۆڵەکە و پایەی هەبێ دانەیەکیانی نییە ئەم سیستەمە فیدراڵیە کەواتە وڵاتێک ئەمە دوو مؤسسەی زۆر گەورەی نییە تا ئێستا ئێمە مؤسسەی دووەممان نییە لە دەستگای تەشریعی عێراقیە خاڵێکی تر مەسەلەی ڕێخستنەوەی سوپا و دام و دەستگا ئەمنیەکانی وڵاتەکەیە کە پێویستە لەسەر ئەساسی تەوازون و تەوافق و شەراکەت دروست بکرێتەوە لە عێراقا سەرەتا وا هات بەڵام ئێستا بەم شێوەیە نەهاتوە بەم شێوەیە نەماوە و کۆمەڵێکی تر پێشێلکاری زەق هەیە کە ئەمانە پێشێلکاری خودی سیستەمی فیدراڵین پێشەوەی پێشێلکاری دەستوری عێراق بن قەرار دراوە لە پێشەکی دەستورەکە کە عێراق لەسەر سیستەمێکی فیدراڵی بنیاد بنێرێتەوە ڕاستە هەرێمی کوردستانی ممارەسی کۆمەڵێک دەسەڵاتی کردووە لە ڕابردووە لەوانەیە بەشێک لەمانە دەسەڵاتی هەرێمێکی فیدراڵی نەبوو بێ بەڵام لە ئەنجامی ئەوەی کە عێراق مؤسساتی دامەزراوەی فیدراڵی لە عێراقا گەشەی نەکردووە و هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەو دامەزراوانە لەبەرەوە ناچار بووە بۆ خۆی سەربەخۆ باڵێن ڕفتار بکەوە سەربەخۆ هەنگاو بنێ بۆ نمونە لە مەسلەیەکی تری یەکێکە لەو شتانی کە لە عێراقا پێشلکاری زەقی بەرامبەر کراوە لە مەسلەی دەستورە مەسلەی تەحکومکردنە بە سامانی سروشتی وڵاتەوە مەسەن لە ناو دەستوری عێراقی بە ڕوونی صلاحیاتی مرکز یاخود دەوڵەتی فیدراڵی و هەرێمەکان دیاری کراوە لە مەسلەی مامەڵەکردن بە سامانی سروشتی خۆیانەوە بەڵام لە عێراقا هەر دیدێکی مرکزی هەیە بۆ ئەم مؤسسەیەک نییە ئەم مادانەی دەستور ڕێک بخە ئەو مؤسسەیە کە هەیە کە کۆمپانیای سۆمۆیە بۆ مەسلەی نەوت و لەوانەیە غازی شەر بە ئەو بسپێردرێت لە داهاتووە سێرەکەی مؤسسەیە کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مرکزیەت دامەزراوەکە شێوە شکلی دامەزراوەکە شکلێکی مرکزیە دامەزراوەی مرکزی ناتوانێت لە دەوڵەتی فیدراڵیە تەعامل بکات ناتوانێت بە دید و ڕوانینی فیدراڵیانە تەعامل لەگەڵ سیستەمی فیدراڵیە بکە بەڵکو هەرە گەڕێتەوە بۆ سیستەمە مرکزیەکەی خۆی و سیر ئەکاکەوە خەڵکێک لە دەرەوەی ئەم دەسەڵاتی هەیە چۆن ئەبێ و بەریەکەوتن ڕوو ئەداوە لەو کاتەشا وا ئەکاتکەوە ئەرقەلە دروست بکە بۆ خودی سیستەمەکەەوە سیستەمەکە وەک پێویست ناچێتە پێشەوە کەواتە ئەمانە بەشێک لە بنەمای زۆر کاریگەرن کە هەن لە ناو عێراقاوە کێشەکان بەشێکن لە سەرچاوی سەرڵدانی کێشەکان بەشێکی تری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بڕیار لە عێراقا بڕیاری سەربەخۆ نییە هێزە عێراقیەکانی عەرەب بە شیعە و سوننیانەوە و بە تایبەتی شیعە لە عێراقا کە ئێستا خۆیان بە زۆری نەئەزانن و فەرمانڕەوای یەکەمن لە عێراقا خاوەنی قەراری سەربەخۆی خۆیان نین تەنانەت بەشێک لەو هێزانەی کە هەیە بە ئاشکرا وەلای سیاسیان بۆ مەرجەعیەتی وڵاتێکی تر هەیە بۆ وەلای سیاسی و ئیطاعیان بۆ کەسێک هەیە بۆ مەرجەعیەتێک هەیە کە ئەو مەرجەعیەتە لە وڵاتی خۆیان بە هەڵبژاردن هاتووە بە هەڵبژاردن بۆ بە مەرجەع مەجلیسێکی هەیە هەڵی ئەبژێرێ
خاضعة بو أما مجلس اللي بقولته بلا أم ليرو ولا إبوه هي وخاضعة بو برياركاني وبديني شيء أزاني أما كلكاتك أولوية برياري سياسي أدا وحتما كسيكاتو وكودين يعني مطيع بيبوي بابلين لي بريسينا ودلي بكا وكودين تو ملكتي بي أوش بريار بدسي سياسي ولا تكي خوي بي حتما بريارك بتو أداك لبرجواندي ولا تكي خوي بي يكم إنجا أقر برجواندي دويتي أبي أما خالك زور جرينجا بويا هميشا بير لو أكريتو لبرياري سياسي عراقية بير لو أكريتو برجواندي ولاتي ألف ولاتي باء تاچن اكويتا مترسيو تاچن برجواندي باريزراو اما واي كردوكا هيزا عراقي كان نتوان بديدكي اجتماعي لقل كشكاني ناو خويانا هلسو كود كان خالك كثير باش كثير اما مساله اقرته بو اويكا تعاملكي لاستيكي لقل دستورا كراو لان هيزا عراقي كانوا همش لان او هيزاني كالرائد راعي دستور راعي سيستم سياسي للعراق وك امريكا مثلا ككاتي خوي سيستم سياسي نوع العراق امريكا دائما زراندو وسياسه مداراني اسي فرمان روي العراق بلا پشتیوانی هزي امريكي هاتونه تو العراق ولاتي انغرتو تدس بلام تعامل معاملي ام هيزانه لقل دستورا لقل ام دستوري كخوان نسيانه تو كخوان انسان لسر كردو معاملي كلاسيكيه بو نمونه او دادگاه فيدرالي كايما استا باس ما كرد خوي اصلا من يعني اگر لي بكولي تو مخالفي دستوره ام دادگاه فيدراليه كمؤسسيه لقل دستوره كان اغونجي لبرياركاني شي برياركي بلايناني وحسب او اكريك ام دادگاه زور لبواري لا 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 لمجالكي خوي زور زياتر خريكي ايش كردنا وخريكه بواري خويتي ابرنا ايش كردنا وخالكي ترويه كملكتني بو دستور لبرياركانيا بو بيتك لوانا اما هذه ميليشيا من هي لدروي سباي عراقه لكاتك ببي دستوري عراقي نابي هيج هزيك هبك ميليشيا هبه هيج حزبك سياسي هبك ميليشيا هبه ونابي هيج هزيك هبه لدروي ياسا العراق وام هذا لدروي سباي عراق ولدروي فرماندي قشتي هذا شكدار كان عراق به بلا ما زانين كيسل العراق هذا شكدار كان عرس فرماندي قشتي هذا شكدار كان عراق تنها هذا كان قوات مسلحه لبردسايا كبسباء العراق وبا هذا شكدار كان يناو خويا بقى امنو اساي شو استخباراته وانا طالما هذا كي زبلاحي قبريت لك حشد شعبيه ودنياك لباير العراقي بو راسك كفريق قانوني بو ترتيب كرا وخراوه تجاريه وبلام لجر امرو لجر فرمان روائي قائد قوات مسلحه عراقانيه بلكو بشك لمعنى هذه عقيده يبيرو باورين ولا فرماندي حزبكاني خويا فرمان ور اجرن بريار أذن وهربويش لكركو كابيني من برياري سروكي أنجمني وزيران العراق نتوان راجع بجيبكري بو بنايك كلا بشونك ورجيلته وبدي بشونك كتير برياري كأما برياري قائم كي بسا هيج بيويستي بوانية تنانت وزيرك إيش برياري بوبدا بلان برياري سروك وزيران بو أما مسألة نتوان راجع بجيبكري بو چونك هزيك هي لدروي سروك وزيران كهزيك سلاحي بدا سوايا وام سلاحشي كفريك ياساي بو دابين كراو بلام هزكا فرمان لا سرك وزيران ولم قائد قوات مسلحه ورناغري وبرياركي سرك وزيران را اجري ولا كوتايشا بجورك كان راي اجري باش للرقيده دي فيدراليو كواتا امانه كومالك هوكارن لقل امانه كومالك هوكاري تريش هنك لواني هوكاري لاوكيا وانش بشك بن هوكاري سركي كان كبيوندي بغوراني هيزو غوريني جمسركاني هذا وهي لنا وخوي هذا عراقي كان دروي هرمي كردستان كما زانين للبجاردين 2020 ك هذه الشيعة لنا وخويا برتبون وبينيمان ك نارزايكي زور تند لنا وخوي باريزغاكاني خوارونا وراس العراق هبو برامبر او يزاني ك 2003 تا 2020 حكم العراق كردوا ودنيان بيندان وام هزانا بهمويانا ونقشنا نيوي كرسيكاني برلمان لكاتيك للرابردوا سطا حفتا واني كرسيكاني برلمان ينهبو نيان تواني بقن نيوي كرسيكاني برلمان وامانه هالبجاردنا كان بابلين اگر او دستواجه دروز به هالبجاردنا كان دوران بهزي كتير كام هذا راس اوش هزيكي دينيه ياخذ بابلين مذهبيه بلام كمتر ولائي بودروي العراق وخوي بهزيكي اجتماعي وخوي العراق ثاني وبيوايكا بيويستا العراق فرمان لنا وخوي وربقري وبيويستا انتماء بو هزينا وخوي بكوش مقتضى صدره بارشبوني ام بريه ودوبربوني ام هزانواي كرت
حکوومەت نزیکەی ساڵێک نتوانێت پێک بێنرێ و تەنانەت شەڕی ناوخۆ لە عێراقا سیلاحیان لە یەکتر ڕێکەشە و ئەم هێزانەی کە ئێستا لە حکومان بە کەمینەی دەسەڵاتە بە کەمینەی کورسیەکانی پەرلەمانەوە هاتوونەتە سەر فەرمانڕەواییکردن و ئێستا ئەمانە بە جۆرێک لە دیدی تۆڵەکردنەوە مامەڵە ئەکەن لەگەڵ هەموو ئەو هێزانەیە کە کاتی خۆی بەرامبەریان بوون لەو سەردەمەی کە ئەوان هەڵبژاردنەکانیان دۆڕان و بەرەیەکی فراوان بەرامبەریان دروست بوو و ئەم بەرەیە هیچ ڕێگریەکی قانونی و یاسایی و دەستوری نەبوو لە بەرامبەریا کە بتوانێت حکوومەت تشکیلکا و بەڵام ئەوان معارەزەبوونیان قبول نەکردووە بە شێوەیەکی تر هاتنەوە سەر دەسەڵات دوای کشانەوەی مقتەدا سەدر ئەمانە کە ئێستا هاتوونەتەوە بە نەزعەیەکی تۆڵەکردنەوە بە نەزعەیەکی ڕێخۆشکردن بۆ ئەوەی جارێکی تروایان بەسەرنێتەوە ئەبینین یاسای هەڵبژاردنیان گۆڕی و یاسای هەڵبژاردننی پارێزگاکانیان گۆڕی و زۆر بەپە لە بڕیاری هەڵبژاردننی پارێزگاکانیاندا بە کۆمەڵێک ڕێوشێنی تریان گرتوتە بەر بۆ ئەوەی کە بتوانن ڕێگە بگرن لەوەی ئەوەی بەسەریان هاتۆ جارێکی تر بەسەریان بێتەوە کە ئەمە بڕای من مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانیشا بەشێکە لەو تۆڵەکردنەوەی کە لە ڕابردووە هەبوو چونکە هەرێمی کوردستان لە ڕابردووش لە ساڵی 2005 بە تایبەتی لە ساڵی 2008 و 9 بەدواوە کاتێک کە هەست ئەکرا عێراق وردە خەریکە جۆرێک لە وجهە نەزەری ئەگۆڕێ هەرێمی کوردستان هەمیشە بیری لەوە کردوتەوە کە داشەکانی خۆی لە عێراقا لە بەغا بە تایبەتی بە شێوەیەک بجوڵێنێ کە بتوانێت ئەگەر لە هاوپەیمانەتیەکە سەرکەوتوو نەبووە نەیتوانی و مافەکانی بەدەستبێنێ نەیتوانی و مادی 140 جێبەجێ بکە نەیتوانیوە ئەوە بکە هاوپەیمانی نیە دروست بکە هەر بۆیەش هاوپەیمانی کاتی خۆی ئینقازل کە دروست بوو بە بەشێک لە سونە و پارتی و مقتەدا سەدر دەرهاویشتی ئەم جۆرە لە بیرکردنەوە بوو لە هەرێمی کوردستان و ئەو جۆرە لە بیرکردنەوە بوو لە ناو شیعەکان کە هیچیان بۆ نەکراوە لە ماوەی 20 ساڵە و ئەو جۆرە لە بیرکردنەوە بوو لە ناو بەشێک لە سونەکان کە شیعە و میلیشای شیعە جۆرێک لە چەوسانەوە لە جینۆسایدیان توش کردوون ئەم هاوپەیمانەتی کە دروست بوو ئێستا جۆرێک لە تۆڵەکردنەوە لەمە هەیە کە ئەمە بەداخەوە پەیوەندی هەیە بە دیر و بیر و باوەڕی ئەوانەوە بەرامبەر بە خۆیان بەرامبەر بە هەڵوێستی بەڵام بەرامبەر بە هاوپەیمانی نوێی خۆیان چونکە ئێمە زانین هاوپەیمانی ئەوەی هاوپەیمانی ئیداری دەوڵەت کە ئێستا دروست بووە بەشێک لە هاوپەیمانیەکەی پێشوویتیایە و ئەمانە بە ئیمزا و بە ڕێکەوتن ڕۆشتونە لەگەڵ یەک دەوڵەت و حکوومەتی نوێی عێراقیان دروست کردوێتەوە بۆیە بە بڕای من ئەمەش جۆرێکە لە ڕێگریکردنی خۆیان و جۆشدانی جەماوەری خۆیان بە جۆرێک لە شعارات و لە مەوزوع کە بەدەستیانەوە بێ بۆ ئەوەی بتوانن لە هەڵبژاردننی داهاتوە ئەم پێگەی کە لە هەڵبژاردننی بستوەک لە دەستیاندا و ئێستا بەشێکی بە بەکشانەوەی خەڵکی تر بەدەستیان هێناوەتەوە لە هەڵبژاردننی داهاتووە و لە هەڵبژاردننی پارێزگاکانە بەدەستی بێنەوە بە شێوەی ڕاستەقینە و بتوانن پێگەیەک بۆ خۆیان دابنێن ئەمانە کۆمەڵێک هۆکارن کە من پێم وایە هەرێمی کوردستان پێویستە لە کاتی مامەڵەکردنی لەگەڵ عێراق هەموو ئەمانە بخوێنێتەوە لە بیریشمان نەچێت ئەو حکوومەتی ئێستا لە عێراق پێک هاتووە حکوومەتێکە لە نێوان سێ لایەن پێک هاتووە لایەنی یەکەم پارتی لایەنی دووەم حەلبوسی و خەنجەر کە بەشێکن لە سونەکانی عێراق ئەو سونانەی کە لە ئێرانەوە نزیک نین با بڵین و لایەنی سێم ئیتاری تەنسیقیە ئیتاری تەنسیقی لە کێ پێک هاتووە لە بەشێک لە شیعە پێک هاتووە شیعی تایە سنی تایە بەشێک لە سنی کوردیشی تایە ئێستا ئەو لایەنەی کە ئەو شوێنەی کە حکوومەتی بەدەستە کە سەرۆکایەتی حکوومەتی بەدەستە ڕاست سەرۆکۆزیرانێکی تەوافقیە و سەرۆکۆمارێکی تەوافقیە بەڵام ئەو شوێنەی کە زەخت ئەکات بۆ ئەوەی کە سەرۆکۆزیران نەچێتە ژێرباری ئەو ڕێکەوتنانی جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانی لەگەڵ هەرێمی کوردستانە کراوە بەشێکن لەو هێزانی کە لە ناو ئیتاری تەنسیقیان و ئەم هێزانی ناو ئیتاری تەنسیقی بەشێکیان بە نوعێک لە نوعەکان زەختیان لەسەر خودی سوودانی هەیە بۆ ئەوەی کە بڕارەکان جێبەجێنەکە واتە ئەتوانین بڵێن بەناڕاستەوخۆ ئیتاری تەنسیقی لە پشت جێبەجێ نەکردنی ئەو پەیمانانەوەیە کە لە ڕێکەوتنەکانە لەگەڵ هەرێمی کوردستانە داوێتی هەموو ئەمانە ئەو هۆکارانن کە ئەکرێ لە بنیانە لە ڕێگەیانەوە بۆ ئەوە بگەڕین کە بۆچی دۆخەکە بە ئێستا گەشتووە و هەر کاتێک بەشێک لەم هۆکارانە کەم کرانەوە ئەتوانین بڵین دۆخەکە ئاسانتر چارەسەرکرێ و ئاسانتر ئەتوانین بۆ چارەسەر بگەڕین مەوسا دەست خۆش بێ ینی هەم سەدرێکی مێژوویی و هەم بەڕاستی چوون بۆ ناو ڕەگ و ڕیشەی کێشەکان ینی ئەوەی کە من لە قسەکانی جەنابەت بەری کەوتم بەڕاستی ئەم عێراقی کە دووبارە دوای ساڵی 2023 تشکیل دەکرێتەوە لەلایەن هێزی باڵەدەستی عەرەبیەوە ینی هیچ خواستێک نییە بۆی کەم عێراقا بە شێوەی فیدراڵی و لا مەرکەزیەت بەڕێوە ببرێەوە مافەکانی کورد و سونە بەتایبەتیش کورد جێبەجێ بکرێەوە هەوڵ بدرێت عێراق بەرەو وڵاتێک ببرێت کە تایە دەسەڵات و دەستور و سیستەمێک ڕێکی خست بێت و ئیدارەی بکات و پێشی بخە
ینی جێگەی داخە بۆ نمونە لە دوای پرۆسی ئازادی عێراق ئومێدەکان ئەوە بوو کە عێراق بەرەو عێراقی اتحادی و دیموکراتی و پەرلەمانی و دروستکردنی ئەو ئەنجومەنانی کە جەنابەت باست کرد لەوەی کە چۆن ئەنجومەنی فیدراڵی هەبێت دووبارە باڵی دووەمی ناو پەرلەمان بێت چۆن دادگای اتحادی دادگایەکی حاکم بێت لە بینی کورد و عەرەب و سونەیە بەڵام ئەوەی کە بەرێکەوێن بەڕاستی ڕۆژ لەگەڵ ڕۆژاوەیە کە ئەو شۆڤێنیە زیاتر خۆی پیشانە زیاتریەتە دەرەوە و ڕۆڵی زیاترە ژێڕێ خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم بابەتە هەر چەندامە هەر بەشێکە بێت لە بەش یەکەمی بەرنامەکە و لەو تەوەری کە جەنابەت باست کردووە لەوەی کە ئومێدێک هەیە ئەم نەزعە شۆڤێنیە پاشەخشە بکە. بەڵێ خۆی ئەوەی کە ئەگەر لە ڕابردوو لە بیری بێتەوە دوای 2017 بەدواوە لە عێراق هەموو ئەوانەی کە دژی هەرێمی کوردستان بوون مەسەلەن بەوە دەنگیان ئەهێنا کە کێ زۆر دژی هەرێمی کوردستان بوو زۆر لەسەر ئێمە ئەخوێن زۆر تەحەدای هەرێمی کوردستانی ئەکرد زۆر تەحەدای دەستوری ئەکرد تەحەدای سیستەمە سیاسیەکەی عێراقی ئەکرد زۆر مەسەلەن مەرغوب بوو دەنگی ئەهێناوە جۆرێک لەو حیزبانە دەنگیان پێکەوە کردەوە بەڵام لە 2021 ئەمە نەما خدمات و مەسلەی خدمات و مەسلەی پێشکەوتنی شارەکانی خۆیان کە هیچ پێش نەکەوتونەوە مەسلەی نەبوونی ئاوی خواردنەوە لە شارێکی گەورەی وەک بەسرا مەسلەی بوون بەژێر نفایاتی کۆمەڵێک شاری گەورەی وەک نەجەف و کەوکە و لەوانە کە ئەمانە شاری مقدسیشن بەشێک لەمانەوە مەسلەی خنکانی شارێکی وەک بەغا لە مەسلەی سیارە و جموجوڵی سیارات و ئەوانەیە نەبوونی شەقامی باش و جادەی باش نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی کارەبا ینی کۆمەڵێک نەبوونی زۆرتر کە ئەمانە بە پارێکی زۆر لە ماوەی ڕابردووە لەوەی سەرف کراوە هیچیشی دیار نەبووە لە هەرێمی کوردستانی ئەمە ناڵین هەموو ئەم شتانە چاکن و هیچ کێشەیەکی نییە بەڵام بەو پارەی کە بۆ ئەمانە سەرفکراون لە هەرێمی کوردستانە هیچ نەبێت ڕەنجامێکی هەر هەیە و هەستی پێکراوە ئەوان کاتێک هاتوون لێرە لە هەرێمی کوردستان هەستیان بەوە کردووە کە گۆڕانێک هەیە لە چاو لە 2023 تاکو ئێستا بەو پارەی کە لەوێ هاتوۆتە ئێرە تا 2013 بەڵام کاتێک کە سەیری شارەکانی خۆیانیان کردو بە تایبەتی دوای 2010 و ئەوانە و هاتنی گەشتیارەکان لەبەرەوە مەوزوعی زەختکردن لە حیزبەکان مۆزوعی دەنگهێنان بوو بەوەی کە کێ ئەتوانێت زۆرترین خزمەت بکات کێ ئەتوانێت زۆرترین ئەو حیزبانە وەلاوە بنێ کە لە ڕابردووە حکمی عێراقیان کردووە و پارێکی زۆریان بەهادەر داوە ینی باس لە 80 میلیارد دلار ئەکرێت لە مەسەلەی کارەبا بەهادەر درراوە لە عێراقا و خەرج کراوە بۆ کارەبا و تا ئێستا کێشەی کارەبا لە هیچ شوێنێک باشتر نییە ینی لە عێراقا هیچ باش نییە ئێسش بەردەوام لە هەزار جارێکی تر پارە سەرفەکرێتەوە و باس لە مەسلەی پارێکی زۆر ئەکرێت کە خەرج کراوە بۆ مەسلەی فڕۆکەخانە و بۆ مەسلەی پەرەپێدانی فڕۆکەخانە و پەرەپێدانی پرد و ئەوانانی کێشێکی زۆر گەورێت تا ئێستا چارەسەر نەکراون ئەوانە ئەمە وای کرد کە لە هەڵبژاردننی 2001 منافەسەکانی ناو خەڵک و خواستی خەڵکەکە و چاوی خەڵک لەسەر ئەوە نەبێت ژایەتی هەرێمی کوردستانەکە و کێت باسی یەک پارچەیە خەشکە بۆیان دەرکەوت کە ئەمە مزایدەیە بەڵام ئێستا ئەم نەزعەیە گەڕاوەتەوە چونکە لە 2021 دوای هاتنی کازمی بە تایبەتی ئەم هێزانی کە ئێستا فەرمانڕەوان لە عێراقا وەک معارەزەیان لێهات چونکە کازمی لەناو ئەمانەوە نەهات کازمی خەڵک کەسێک بوو کە لەلایەن سەدرەوە پشتیوانی ئەکرا و بە جۆرێک لە جۆرەکان لە سایی ئەجندای ئەم حیزبانی ئێستایان نەبوو بۆیە ئەم مەسەلانە کببوونەوە مەسائلی خەدەمات و ئەوە نەبوون بە ئەولەویاتی خەڵک و لەسەر ئەوە حساب لەگەڵ نوێنەران و لەگەڵ ئەندامانی پەرلەمان و ئەنجومەنەکانە ئەکراوە دەنگی خەڵک و ئەکرایەوە بەڵام ئێستا ئەم حیزبانە جارێکی تر گەڕاونەتەوە ینی ئەم حیزبانی کە پێش 2018 لە حکما بوون بە تایبەتی پێش دوای ڕۆخانی عادل عەبدولمەهدی لە حکما بوون لە 2020 ینی لە حکمان نەبوون عفو لە حکمان نەماون ئەم حیزبانی کە ئێستا لە ئیتارە تەنسیقین کە لە دوای هاتنی کازمی ئەوان لە حکمان نەبوون ئێستا جارێکی تر هاتوونەتەوە و ئەم حیزبانە کاتونەتەوە هەمان ئەو شعاراتانیان پێیەکە لە پێش 2018 و لە پێش 2017 و لە پێش 2000 و لە پێش هاتنی کازمی و پێش ڕۆخانی عادل عەبدولمەهدی پێیان بوو کە شیعاری مەسەلەی دژایەتیکردنی هەرێمی کوردستان و یەک پارچەی خاکی عێراق و هەبوونی ئیسرائیل و ینی ئەم شتانە تەنانەت لە سەردەمێکە ئەم حیزبانە ئەوەی کە دەسەڵاتی کە لە خۆیان لە دەسەڵاتان نەمابوون و انتخاباتیان دۆڕان نبوونیان ئەتوانی حکوومەت و جێژ بجوڵێن بەرامبەر بە هەرێمی کوردستان لە ڕێگەی وڵاتانی دراوسیەوە هەرێمی کوردستانیان قەسف و بۆمبارانە کرد یعنی پایتەختی هەرێمی کوردستانیان وەک شوێنێکی مۆڵگەیەکی جێشی ئیسرائیلی و پیشانی خەڵک ئەداوە شانازیان بەوە ئەکرد کە بەشێک لە وڵاتەکەی خۆیان کە هەرێمی کوردستان بەپێی دەستور بەشێکە لە عێراق لەلایەن وڵاتێکی بێگانەوە مەسەن قەسف بکرێ کە ئەمە
ئەمە دیدگای ئەم حیزبانەیە بۆ لەبەرەوە ئەم حیزبانە بۆ خۆیان شکستیان خواردووە لە ئیدارەدانی دەوڵەتە لە ساڵی 2023 تاکو 2019 کازمی هاتووە وە لە 2022 شەوە جارێکی ترکە حکومیان گرتوۆتە دەست دیسان بە هەمان ینی کەچاوەڕێمان ئەکرد بە دیدێکی نوێەوە بێنەوە سوود لەو زیانە ببینن کە کردیان لەو نەکسەیە ببینن کە لە هەڵبژاردننی 21 بەدەستیان هێنا ڕوبەڕوویان بۆەوە بەڵام سێرکی هەمان بە هەمان عقلێتەوە هاتوونەتەوە بە هەمان جۆشدانی خەڵک و جۆشدانی شەقام و جۆشدانی ئەندام پەرلەمان لەسەر ئەوەی کە دژایەتی هەرێمی کوردستان بکە بە بڕای من ئەمە ئەوەندەی مەسەلەیەکە بۆ بەڵێن مانەوەی خۆیان لە دەسەڵاتە بۆ ئەوەی کە کورسی خۆیان قایم بکەن لە دەسەڵاتە لە لای جەماوەری خۆیان کەمتر مەسەلەیەکی نەزعەیە لەسەر ئەساسینەتەوەی ینی کاتی کەمەڵ لەسەر ئەساسینەتەوەی بۆ مانایە بڵین فەرقی کورد و عەرەب نییە لە عێراق نا بۆ مانایە بەڵام بەو مانایی کە ئەمانە بەرامبەر بە سونە شەروایان کرد کاتی خۆی کە سونە عەرەب ئێمەزانین ئێمە گرتمان نەخۆیان لە هەرێمی کوردستان لە سلێمانی و هەولێر و دهۆک بەشێکی زۆری ئەوان لەم ناوە ئاوارە بوون و بەشێکیان ئێستش لێرە ماونەتەوە کەواتە ئەمانە پێش ئەوەی کە نزعەیەکی شۆڤێنی عەرەبیان هەبێ کە بڕای من ئەمە تۆزێک قورسە بڵێ نزعی شۆڤێنی بە معنە بەعسیەکەی لە عێراقا ئێستا حکومەکە پێش ئەوەی ئەمەیان هەبێ نەزعەیەکی با بڵێن سوڵتەوی زۆر بەهێزیان هەیە و چاندویانە لە لای خەڵکی خۆیان لە لای ئەندام پەرلەمان و وەسەتی سیاسی خۆیان کادری وەسەتی خۆیان کە پێویستیان بابەتێک هەیە بۆ ئەوی لە دەسەڵاتە پێ بمێنەوە کە پێشتر تاقییان کردەوە دەنگیان پێهێنا ئێستش ئەیانەیە دووبارە تاقی بکەنەوە دووبارە لەسەری بەردەوام بن و دەستی پێوە بگرن کە دژایەتیکردنی هەرێمی کوردستان و زەخکردنەوەی یەکپارچەی خاکی عێراق و مەسەلەی نەبوونی ئینتیمانی بە مرکزیکردنەوەی داهات و بە مرکزیکردنەوەی سامانی سروشتی و مرکزی کە ئەمانە بەشێکی زۆر لەمانە خۆشان نەزانن لە هەبوونی سیستەمێکی فێدراڵی تەندروستە هەمووی بەتاڵە بێتەوە ینی ئەمە گردادگایەکی فێدراڵی تەندروست و دەستوریمان هەبوایە لەبری ئەوەی کە بڕێر لەسەر ئەوە بدا ئایا موچە بێت بۆ هەرێمی کوردستان یانێت کە هیچ ئیشی ئەو نییە بڕیاری ئەدا بەوەی کە پەرلەمانی عێراق لە ماوەی ئەوەندە مانگی دیاریکراوە پێویستە یاسایەک دەربکا بۆ ئەوەی کە ئەنجومەنی دووەمی فێدراڵی دروست بێت لە عێراقا لەما بڕیارێکی ئەدا ئەم دادگایەوە بە زۆر بە سەریحی داوای ئەکردکەوە پێویستە مادەی 140 لە ماوەیەکی دیاریکراوە جێبەجێ بکرێت هەرچێکی جێبەجێ ئەکرێت بکرێت چیشی ناتوانرێت جێبەجێ بکرێت بە تەفاسیل بوترێت کە ئەمەندەی ناتوانین جێبەجێ بکرێت ینی ناکرێت مادەیەکی دەستوری بە معلقی بێڵیتەوە کەواتە دادگای فێدراڵیەکت هەیە بڕیاری داوە مادەی 140 زیندووە و ماوەتەوە و پێویستە جێبەجێ بکرێت بەڵام ئەو مصرڕێی کە هەیەی بۆ ئەوەی نابێ جارێکیان بڕیارێکی زۆر سێری دابوو نابێت 400 میلیارد دلار دینار بنێردرێ بۆ هەرێمی کوردستان ئەوە هیچ ئیشی ئەو دادگایانی خۆشان نەزانێت دادگای ئیشی ئەوان نییە ئەوە لەکوێ لەوەی کە مادێکی دەستوری پێشکراوە لەبەرەوە خۆیان ئەزانن کە لە هەبوونی سیستەمێکی فێدراڵی تەندروستە و خەمڵیوە ئەم جۆرە لە بیانوو نامێنێ و ئەم بە قەراراتانە هیچ ئەرزشێکی یاسایی و قانونی نامێنێ بۆیە بە بڕای من ئەمەشی کە ئێستا هەیە دەور پێچکردنی هەرێمی کوردستانە بۆ ئەوی بچێتە ژێرباری هەنێک خواستەوە کە بە بڕای من زەحمەتە بچێتە ژێرباری ئەو خواستانەوە چونکە بەچوونە ژێرباری ئەو خواستانە تەوازونی هێز لە عێراق تێکەچێەوە تەوازونی هێز لەوانەیە لە بەرژەوەندی هەندێک هێزی نێودەوڵەتی نەمێنێتەوە و بۆیە بە بڕای من ئەو حکوومەتەی لە عێراق هەیە لە ڕابردوش سەلمێنراوە هەر حکوومەتێک لە عێراقا دژی خواستەکانی هەرێمی کوردستان بوو بێ هەر ماوەیەک توانێتی حکوم بکە لە فترەیەکە نەیتوانیوە بەردەوام بێەوە نەیتوانیوە هیچ نەبێ بۆی تازە بکرێتەوە لە هەڵبژاردنێکی ترە ئەو هێزانە ببنەوە بە فەرمانڕەوە مامۆستا بەرە کۆتایی بەرنامەکە چین پێم خۆش لەسەر ئەوەش قسێ بکەین کە زۆر جار هەموو شتانی کە جەنابەت باست کرد لەوەی کە بەڕاستی ئەمە دۆخە خراپەکەی ناو حکومڕانیە لە عێراق و ئەمە هۆکارەکانە لەو هەموو گەندەڵی و خراپی دارەدان و جۆرێک لە ئینقیلاب لە بینی ئەم هێز بەسەر و هێزی تری شیعی و عەرەبیە کە لە نەتیجە سونە زەرەری گەورەی لێ کردو ناوچە سونیەکان و ئێران بوون و لە نەتیجە خەڵکی کوردستانیش زەرەری کردو لەوەی کە ئەو نەزع دەسەڵات خوازە وای کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان ئێمە تووشی 16 ئۆکتۆبەر بین بوجە و موچەمان ببڕێ گەماڕۆمان بخرێتە سەر ئەوە چەند مانگێکە دۆخێکی خراپی دارایی ڕوبەڕووی هەرێمی کوردستان کراوەتەوە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکانی خۆشمان باوەڕیان وایە کە لەم کێشمینیەوەن هەرێمی کوردستان و عێراقا بەڕاستی هەرێمی کوردستان مقەسیرە پێم خۆشە ئەگە بە کورتیش بێ خۆی مقەسیر لە سەردەمانێک ئەمان وایان ئەکرد ینی مەسەن وای ڕەواجیان بە بابەتێک ئەدا کە یانوت هەرێمی کوردستان داهاتی خۆی نەوتی خۆی هەڕاج فرۆش ئەکا ئەگەر بیدا بە عێراق بۆی بفرۆشێ
داهاتەکەی بە زیادەوە دێتە هەرێمی کوردستان و زۆر باشتر و چاکتریش ئەتوانرێ بڕێوە ببرێەوە ئێمە زۆر دەوڵەمەند ئەبین و هەرێمی کوردستان ناچێتە ژێرباری ئەو شەریکاتانی کە لە هەرێمی کوردستان نەو دەرەکە ئەمەیان ئەوت لە سەردەمانێک کە هەرێمی کوردستان خۆی نەوتی خۆی ئەفرۆشت بە هەموو کەم و کورتیەکانیەوە داهات بەشێک لە داهاتەکەی ئەوەی کە داهاتی نەوت بوو مستحقاتی هەرێمی کوردستان بوو لە بەپێی گرێبەستەکان ئەهاتەوە قاسی هەرێمی کوردستان و ئەدرا بە موچە و ئەدرا بە بودجێ تەشغیلی هەرێمی کوردستانە بەڵام ئێستا کە دوای بڕیاری دادگای پاریس و دوای ئەوەی کە ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان نەوتەکەی لە ڕێگەی عێراقەوە بفرۆشێ و هەموو ئامادەکاریەکان و هەموو داتاکانی نەوت و مەسائلی شێوازی گرێبەستەکان و حتا کۆمپانیەکان مخەوەل کراون کە لەگەڵ عێراق ڕێکەون لەسەر شێوازی خەرجی دەرهێنانی نەوتیش لە کوردستانە دوای هەر هەموو ئەمانە ئێستا سێرەکی عێراق دوای 3-4 مانگی 6 دینارێک بۆ هەرێمی کوردستان نانێرێ لەو بڕێی کە خۆی قەراری لێدا دینارێک نانێرێ لەو بڕێی کە ڕێکەوتن کراوە لەسەری یعنی بەپێی تۆ تەماشاکە لە کەوتێ خەرجی فعلی ئەسا باسی خەرجی فعلیە کرێ ینی عێراق کە باسی فرۆشتی نەوتی ئێمە ئەکا لە ساڵی 2016 و 17 ئەو ساڵانی کەنەوە فرۆشراوە بەرمیلێک نەوتی ئێمە حسابەکە بە نرخی سۆمەوە بە نرخی ئەو کاتەوە بە نرخ بە خەرجی دەرهێنانی نەوت لە عێراقا و بە هەمان شێوە ئەڵێ ئێوە بۆ نمونە 3 ملیار دلار داهاتان هەبووە لە ماوەی ئەوەندە ساڵی ڕابردووە لە کاتێکە شێوازی گرێبەستەکان و شێوازی خەرجی دەرهێنانی نەوتوانە نیوەی ئەو پارەیە بەڵام قسەی خۆی ئەکا بە قەرار و بە پێویستە ئێمەش جێبەجێ بکەین ئەوانەی ئەو هێزانی کە ئەو کاتوایان ئەوت ئێستا تووشی شۆک بوون و ئێستا بۆ هێنانەوەی ڕووی خۆیان بۆ ئەو مەسەلەیە بۆ ئەوی پشتیوانی ئەو قسانەی ڕابردوویانیان بیر باڵێن پشتیوانی لە قسەکانی ڕابردویان بکەن یا قسەکانی ڕابردویان بە جۆرێک پاساو پێ بێننەوە کە داوای تەسلیمکردنی هەموو شتێکی هەرێمی کوردستان نەکرد ئێستا بیر لەوەکەنەوە بەشتی تر خەڵک مەشغوڵ بکەن مەسەلەی هەرێمی کوردستان هێشتا هیچی تەسلیم نەکردووە هەرێمی کوردستان داتاکانی غەڵەتە هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەمانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەیکات عێراق لەگەڵ دایرەیەکی ئاسایی عێراقا نایکات خودی فیدراڵیان نایکات یعنی لەگەڵ دایرەیەکی لە عێراقا ینی دزی سەدەکراوە لە عێراقا ینی دزیە کراوە لە عێراقا ئەوترێت لەم سەدەیە بڕوا ناکرێت دزیەکی تر ئاوا بکرێتەوە کە ئێمەشتا لە سەرەتای سەدەکەیان لە 20 ینی 80 ساڵی ماوە ئەم سەدەیە تەواو بێ ناو نراوە دزی سەدە تا ئێستا ینی وڵاتێک ئەمەی تیا کرابێ تۆ بە چێ با بڵێن ڕوانگەیەکەوە هێشتا خۆت بەکەم بزانانی هێشتا بڵێ ئێمە بە تەواوی نەمانتوانیوە بچینە ژێر ئەو ڕێکەوتنەی ژێرباری داخوازی ئێمە کەم و کوڕیمان بڵێ لەبەرەوە ئەوەی کە ئەوانی کە باسی کەم و کوڕەکانی هەرێمی کوردستانەکەن ئەیانەوێ پینە و پەڕۆی کۆمەڵی قسە بکەن کە پێشتر کردویانە ئێستا نتیجەکەی عکس کەوتوێتەوە و خەڵک قسەکانی لەبیر ماوە بەڵام خۆیان ئەنەوێ لە بیری خەڵکی ببنەوە ڕاست مەوسە دڵشاد نامیق سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ هەموو شیکردنەوەنت بەڕاستی لە قوڵایی کێشەکانەوە باسی ئەم ڕۆژگارت کردووە ئەو گوشارانەی کە لە هەرێمی کوردستان دروست کراون سوپاس بۆ ئامادەبوونی جەناب سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت ئازان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت